ئەگەر پێشووتر گلەیی بکرابە لە حیزبە کوردستانەکان کە بەداخەوە هۆکاری ناکۆکی نێوان کۆمەڵگەی کوردین ئەباس لەوە دەکرێت لە سەردەمی شێ مەحموود و لە نازام کێوە جێتێکە بۆ عکس بیری کوردەوە عکس تێکۆشا و عکس حرەکەی کردووە ئێستا وای لە تۆ بەداخەوە میدیا بووەتە ئەو واجهەیە کە ئیش لەسەر قوڵکردنەوەی ناکۆکیەکان دەکات. ئەمە بە هیچ جۆرە قسەمانەوانەیە میدیا بێدەنگ بێ وەکولایەنی دەسەڵات بیرکاتەوە یان ڕەخنە نەگرێت نەخێر ڕەخنە ئاساییە هەڵدانەوەی لاپەڕە ناشرینەکان قسەکردن بەڵام ئەوەی کە ئیش بکەیت لە تەخوێنکردنی لایەنی بەرامبەر کە ئەمە لەوانەیە تەنها باڵێن بیرکردنەوەیکی نەزانانەیە کە من ئەوەی کە من قەناعەتم پێیەتی ڕاستی ڕەهایە حەقیقەی مطلقە ئەوەی تۆ زەربێکی بەسەرایەنم ئەو حاڵەتە دروست بووە لە کاتێکە تەبێ ئێمە سەقافەتی ئاعتیدال سەقافەتی لێبوردەیی دروستکەین ڕەخنە لێدەگرم لەگەڵتا نیم دەنگت بۆ نادەم ئەوەی کە بیری دەکەیتەوە بەڵام ڕێزی بیرگۆچوونەکەشت دەگرم نەک پێم وایە بێتەوە خائینێکی کەوا بیرەکەیتەوە جا بیرکردنەوەکە بە بەڵێ بەیان نەخێر ئەمە ئەو حاڵەتەیە کە میدیای کوردی تێکەوتۆ بەداخەوە.